سەدەمی تازەیە سەدەمی پێشکەوتنە خەڵک تارێ دوو دەکات خەڵک ساڕۆخی بڕگو دوو دەکات 50 مەتر لە من عەزە خەڵک دەکوژێ نەک ئەم پاشکەوتنەکە کەرێکی بکرین بە 10,000 کەر بە 10,000 دەتا دەبوو یا هەموو شاری سلێمانێ وەک گەهۆری وابێ دەبوو یا 1000 میلیۆن کۆمپانیای خەڵک نەک ئێمە ڕۆین تو خارج خەڵک بێ بۆ ئێرە کۆمپانیاکانی ئیش بکات نەک ئێمە بچین احتیاجی خەڵکی بین و خەڵکی پاکەینەوە دەبوو یا خەڵک بێ لە کوردستانی ئێمە ئیش بکات ئێمە خاکەکەمان گەوهەرە خاکی وامان هەیە بەڕۆ ئێستا شار باژە ڕشتی وامان هەیە یلمێکی سپیە لە دوای گەمەی عەزێکەی یانگوستی لێ دەکە عەزێکە عینەکی لێ دەکە عەزێکەی جامی تاری لێ دەکە هەر لەژێر عەرزاشتی وا هەیە هەش پێستەیدە کوردستان هەمووی گەوهەرە بەس کەس ساحەبی نییە نابێ وابێ وەختی چیایە سەدەمی چیان نییە سەدەمی ئێستا سەدەمی تازەیە سەدەمی پێشکەوتنە خەڵک تارێ دوو دەکات خەڵک ساڕۆخی بڕگو دوو دەکات 50 مەتر لە من عەزە خەڵک دەکوژێ نەک ئەم پاشکەوتنەکە کەرێکی بکرین بە 10,000 کەر بە 10,000